سەڵاو بەڕێزانە بەکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی جێگیری پارێزگای هەڵەبجە بۆ کاروباری کارگێڕی لەسەر کۆمەڵێک تەوری تایبەت بە پارێزگای هەڵەبجە قسە دەکەم. ئاشکرایە گرفت و کێشەکانی هەڵەبجە هەردەم بابەتی گەرم و بابەتی گەرمی ڕۆژی نێوان بەرپرسانێکە ئیدارەکان لەلایەک وەرەوە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەبووە لەلایەکی دیکە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی مەژوو بەرامبەر بە هەڵەبجە کراوە. دۆخی ئێستای خزمەتگوزارە گشتەکان لە پارێزگای هەڵەبجە چییە؟ بۆ بەردەوام هەوڵاتیان ئەم شارەی گلەی دەکەن و پیان وایە ئەوەی کە کراوە لە ئاست گەورەی ئەو قوربانی نەبووە کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی مەژوور و بەڕووی ژین و ژیانی مرۆڤەکان لەم ناوچەیە بۆتەوە. بە دیاریکراوی گرفتەکانی بەردەم ئاوادانکردنەوەی پارێزگای هەڵەبجە چییە؟ چی کراوە بۆ ئەوەی لایانی کەم لە دوای 9 ساڵە لە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە ئەم شارە ئەو چەق بەستوی کە شارەکەی تێکەوتو لە ڕووی ئاوادانکردنەوە بچێتە خۆناغی پێشکەوتوتر. بەرپرسانی یەکەی ئیدارەکان لە ئێستادا سەرقاڵی چین ئەو پرۆژانەی کە بڕیار بووکو پرۆژێ و بەرهێنان کشتتوکاڵی پیشەسازی لەو ناوچەی بکرێتەوە بەکوێ گەشتووە حتمما لەسەر هەندێک وردەکاری دیکەی تایبەت بە پارێزگاکە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەیە کە دەبێت کۆمەڵێک بەڕێبەرایەتی نوێ لە پارێزگاکە بکاتەوە بۆ ڕایکردنی کاروباری هەوڵاتیان کە بەکوێ گەشتووە بە تایبەتی لە دوای سەردانەکەی کازمی لە ساڵانی ڕابردوو دەنگوێکی لەم بابەتە هەبوو کە دەبوو لیژنەیەکی ئەنجومەنی پارێزگای بچێتە بەغدا بۆ بابەتە هەموومانە دەکەماتەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز شاهین حەمەد ڕەزا جێگیری پارێزگای هەڵەبجە بۆ کاروباری کارگەڕی وەردەگرم. کاک شاهین سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ بەڕێستان دەستخۆشی لە کەناڵەکەتان کەم بۆ میوانداریە. دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. کاک شاهین هەڵەبجە ئێستا بە فعلی پارێزگایە؟ ئێمە باس لە هەڵەبجە بکەین. هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە فعلی پارێزگایە و لە ساڵی 2014ەوە بڕیاری سەرۆکاتی هەرێمی بۆ دەرچووە کە بێتە پارێزگار بۆ بەرلەمان و سەرۆک حکوومەتیش تەسمیان کردووە. بەڵام ئەوەی ماوەتەوە کە وەک گوتم لە حکوومەتی هەرێمە بەڕسمی بەڵێ بەڵام ئەوەی ماوەت و موافقەتی حکوومەتی عێراقیە تا ئێستا حکوومەتی عێراقی بەڕسمی نەیناساند و ڕاستە ڕەنگە لە پەرلەمانی حکوومەتی عێراقی باس کراوە و حکوومەت بەرنامەی ئەوەی هەیە کە هەڵەبجە لە ئایندا بکرێتە پارێزگار. هەر لەم مانگی دێشا بوو لیژنەیەک لە بەغاوە لە وەزارەتی تەختیتەوە هاتن بۆ ئەوەی هەڵەبجە دیارە هەر شوێنێک کە ئەکێ ناحەیە کەکرێتە قەزایە کەکرێتە پارێزگا کۆمەڵی ڕێکاری یاسایی هەیە ئەبێ جێبەجێ بکرێ. ئەو لیژنەیە لە وەزارەتی تەختیتەوە هاتبوون بۆ دیراسەکردنی وەزعی هەڵەبجە کۆبنەوەیکیان لە ئەنجومەنی لە محافەزە لەگەڵ پارێزگار و کاکاوە جێگری پارێزگار و بەندە کۆبنەوەیەکمان لەگەڵ ئەنجامدان لەگەڵ لیژنەکە کە لە وەزارەتی تەختیتەوە هاتبوون. ئێمە لە زمانیەوانە کاغازات باسیەوەی کردوتی ئەم شارەکە کراوتە پارێزگا ئێوە نابێ بە چاوی ئەو سەیری بکەن کە ئەو خاڵبندیە زۆرەی کە هەیە لەسەری جێبجێ بکەن لە بەرەوە وەکو مەکرەمەیەک لە بەرەوەکو ئەو مەئاساتە گەورەی کە بەسەر هەڵەبجە هاتووە وەکو تەقدیرێک کە هەڵەبجە بووەتە سنبولێک بۆ شعبی عێراقی و بە تایبەتی هەرێمی کوردستان بەوە بە مەکرەمەیە پێمان دراوە. ئەوان هاتن دراسەیەکی خۆیان کرد لە مەتەکا سەردانی ناحەکانیان کرد سەردانی خەڵکیان گەرگ و نشینەکانیان کرد ئەبێ بۆ هەموو پارێزگای 300 خاڵ هەبێ. ئێمە لە سەر 300 خاڵەکەمان هەیە و کە هەتایەکی لە قسەکانیان ئەوە بوتیان هەندێک پارێزگا هەیە بە ناوچەیەکی حدودی هەیە کرێتە پارێزگار. ئێوە سێ ناوچە حدودیتان هەیە سێ دەرۆزەی حدودیتان هەیە کە گەورەتریان سازانە بە هیوان لە ئایندەیەکی نزیکا بکرێتەوە و ببێتە خێرێک بۆ من ناوچەکە. مێژووی سەردانەکە بۆ کەی دەگەڕێتەوە بۆ نمونە ئەو گرفتانەی کە ئێستا ینی گرفتی فعلین لە بەردەم بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕووی یاسایی و لە حکوومەتی عێراقیدا لەکوێدا لە چی شوێنێک داگیری خواردو ئەم بابەتە یعنی؟ بەڵێ ئێم بەپی ئەوەی ئەوان کە باسییان کرد لە شتێکی یاسایی وای نەماوە کە گەری خواردبێت چکە کە ئەڵم لە مانگی دەی 2021 هاتنی ینی 2 مانگ پێش ئێستا شتەکە تازەیە کۆن نییە ئەوان کە لیژنەکە هاتوون و راپۆرتی خۆیان ناوەتەوە بۆ وەزارەتی تەختیت وەزارەتی تەفتیشی هاوتی بە ئەنجومەنی وەزیران و چاوەڕێی ئەوە بووین کە ئیتر بڵاو بکرێتەوە لە جەریدەی وقایع و دانپێنانی ڕسمی پیابنێت و بێت بە 19 محافەزە لە عێراق. لە نیەت و مەبەستی لیژنەکە ڕازی بوون ئەوان تا جدی بوون لەم بابەتە ینی بۆ نمونە پێویست بۆ ئەکا شاندێکی ئەوە بۆم بابەتە لە هەڵەبجە بچێتە بەغدا؟ ئێمە تا ئێستا نەخێر چونکە ئەو شاندە زۆر بەجددی هاتبوون ئەو شاندەش خەڵکی بەوجدان بوون ینی حەزیان بەوە ئەکرد هەڵەبجە بکرێتە پارێزگا لەبەرەوە زۆر بە باشی شوکارەکانی خۆیان جێبەجێ کرد و لەگەڵەوە شاوکو پێم وتی ئەوان کۆمەڵی خاڵیان دانەوە بۆ بوون بە پارێزگا لە هەڵەبجە. ئێمە لەسەر ئەو خاڵەوە هەمانەکە ئەوان تهدیدیان کردووە. ئەگەر حکوومەتی عێراقی بە فعلی هەڵەبجە و پارێزگای 19 عێراق بناسێنێت
دۆخی هەڵەبجە دەچێتە چ ئاستێک لەمەی کە ئێستاتی دایە وەڵا بە تەکی دیتر هەروکو محافزەکانی تری عێراق چۆن لە ڕووی برژەوە لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕۆشتەوە ئەوانە گرنگی پێدرێت و باشە بێدیانی ئەبێت یەکێکە ئێستا عێراق 18 محافزەی ئەو کاتە بێت 19 ئەمین هەڵەبجە بێت 19 ئەمین محافزە دیارە ئەو امتیازانی کە بە پارێزگارەکانی کە ئەترێت و بە پارێزگاکانی هەرێمە درێ بە هەمان شێوە بە هەڵەبجەشە درێ هیچ شتێک ماوە ئێستا بەناوی بودجەی پەروەردانی پارێزگاکان لە عێراق بۆ هەرێم کاک شاهین پێم وابێ ئەو بابەتە نەماوە یعنی ئەو بابەتە هیچ تا ئێستا هیچ شتێک نییە باشە دۆخی خزمەتگوزارە گشتەکان بەردەوام بابەتی سەرەکی نێوان هاوڵاتیان و بەرپرسانی کە ئیدارەکان بووە لەو منتیقەیە یعنی لایانی کەم یعنی دەوترێت هەڵەبجە دۆخی هەڵەبجە دۆخی خزمەتگوزاریەکان لە پێش بوون بە پارێزگاری زۆر باشتر بۆ لە ئێستا کە بوو بە پارێزگا بۆ وایە ینی ئەم بابەتە ینی ئەوەیە دەستان بەسراوە بودجەتان پێ نییە پارەتان پێ نییە خۆت بابەتەکە پەیوەندی بە ململانەی حیزبی و سیاسی وێلو ناوچەیە ئەزانی چۆنە ئێمە هەڵەبجە من حەزەکەم هەڵەبجە قەزیەکێک بۆ لە هەرە قەزاکۆنەکان خۆت ئەزانی باشە هەڵەبجە کۆمەڵێ کاولکاری ڕووی تێکردو من بە تەمەنی خۆیم ئەمە لە بیرم بێ هەفتا چواری بەسەرا هاتووە کە ڕژێمی بەعس ئەو کاتە قەسفی کردووە زیاتر لە 100 کەسی شەهید کردووە ساڵی 1970 بەسەرا هاتووە نیکانشقان و گەڕێکێکی گەورەی ڕوخێنراوە و سەدان کەسی شەهید بۆ لەو مزاهرانە کە کردومانە بەرامبەر بە ڕژێمی بەعس لەو کاتە لە قەرەبووی ئەو هەستاوە ڕوخاندوێت ینی گەڕێکی ڕوخاندووە ساڵی هەشتی بەسەر هاتووکی کیماباران کراوە لەگەڵ کیمابارانکردن و ئاوارە بوون و 5,000 شەهید و 10,000 بریندار حکوومەتی بەعسی ڕژێمی ئەو کاتە هەڵساوە خانوەکانیش ڕوخاندووە تەقی ئەرزەکەی کردووە یعنی ئەمە ئاوەدانکردنەوەی هەڵەبجە لەگەڵ شارێکە کە نەڕوخابێ زۆر جیاوازی هەیە بێ بجێ زیاتری بۆ سەرفکرێ ڕاستە ئێمە قەزا بوون ئەوە زیاتر لە نزیکی 130 ساڵە هەڵەبجە قەزایە لە 2004 بۆتە پارێزگار ڕەنگە مەسەلەن خزمەت گوزاری بۆ کراوە بەڵام لە ئاستی ئەو ماڵ وێرانی و کاولکاریان نییە شتی بۆ کراوە بینای بۆ کراوە و بەرهێنانی بۆ کراوە لە منتەقەکەیە بەڵام هەندێکی وەستاوە ینی بەکەم بە حکوومەت شتی بڵێنشی بۆ نەکراوە بۆی کردووە کەواتە دەتوانین بڵێن کاکشار وەڵامەکانی بینەچێتەوە هەڵەبجە خزمەتی کراوە ینی ئاوادان کراوەتەوە بەڵام حەجمی قوربانەکەی هەڵەبجانی هیچی پێوە دیارنیە هەر خۆت بێنە بەرچاوی خۆتە گەربینایە دروستیکەی لە ئەرزەوە دروستیکەی کە هەڵەبجە وای لێ هاتووە لەکوێ بینایە پارێ بۆ دابین بکەیت و تعمیری بکەیتەوە جوانترە بێ ینی ئەم شارانی کوردستان شکر و خۆکە هەمویان بە پێوە ماون ناکرێ هەڵەبجەش بە چاوی ئەم شارانەوە سیر بکرێ لەبەرەوە ئەو پێی سەجادەی بۆ لێ بدێ پێویستە خانوەکان لە بناغەوە سەڵکردنەوە جاری کە بینای گەورەی تا دروست کرێ ئەگینا ئێمە هەڵەبجە کە ئێستا ئاوەدانی تایە بە جهود و ماندووبوونی خەڵک ئەو ئاوەدانی تا دروست بێتەوە زائیدن حکوومەتیش توانێتی کۆمەڵی ئیشی باشی تیا بکە و بەڵام هەندێ ببوورە هەندێ بینا و شتیوا کە دروست کراوە وەستاوە لە بێپارەیە کاگ شاهینێکێک لە سیمادیارەکانی هەر پارێزگای بوونی جادە و ڕێگاوبانێکی تەندروست و ڕێگوپێکە لە تەواوی دنیا یعنی بۆ نمونە ئەوەی کە لە هەڵەبجە هەیە ینی هەمان ڕێگە و هەمان جادەکانی سەردەمی پێشووترن کە لە هەڵەبجە هەیە بۆ یعنی حد لایانی کەم ئەوەی کە پەیوەندی بە ژێنی ڕۆژانی هەوڵاتیانەوە هەیە دەست نەبرا بۆم بابەتە ینی کێشەکە ئەوەی بوون تا ئێستا نەتوانراوە بابەتی دروستکردنی ڕێگا بکرێت بە ئەولوێتی کارەکانی ئەوە لە پارێزگا ئەزانی چۆنە ئێمە ئەگەر لێرەوە بۆ لە سلێمانیەوە بۆ هەڵەبجە ڕوون دوو جادێکی دووسایدی باشی هیچ کێشەمان نیە لەبەیانە بۆ ناو شاری هەڵەبجە بەڵام کە هێتە ناو شاری هەڵەبجە دیارە هەڵەبجە کاتی خۆی کە دروست کراوە هەر جادەکانی سەردەمی کۆنا ئەگەرچی کۆمەڵێ جادەی تازە و بە ئەترافی هەڵەبجە و ئەمانە دروست کراوە لای هۆڵی بۆنەکان وەمانە کۆمەڵە جادەی جوان و ڕۆکپێک دروست کراوە بەڵام ناو شارەکەی هەر جادە کۆنەکەی ئەتوان بڵێم شەسەکانە نەتوانەوە فراوان بکرێت چونکە لە فراوانکردنی ئەم جادانە پێویستی بۆ هەیە کۆمەڵی دوکان بەرجادە ئەکەوە بڕوخێنرێ ئەمانش پێویستیان بە تعویزەیە و دیارە تا ئێستا نەکراوە لە نەبوونی ئەو پار و پێداویستەیە کە بۆ ئەو تعویزانە بکرێگینا ئەو پارەی ئەگە تەرخان بکرێ بۆ شێوەیە کە هەیە ڕەنگە ئەو جادانش فراوان بکرێ و پان بکرێت و بە هەموو شێوە ڕەنگی شەکاک شاین بابەتی ماستەرپلانی هەڵەبجە بۆ خۆی ڕێگر لەما ئەوەش هەیە ڕەنگە ئەگەر تەواو بێ ئەوەش ڕەنگە یەکل هۆکارەکان بێ کەواتە ئێستا دەتوانین بڵین هەمان ئەو کێشە و گرفتانەی کە لە پارێزگای هەڵەبجە هەیە و ئەو خەڵکەی کە لەوێ علی چاوین لە باشترکردنی دۆخی خزمەتگوزاری گشتەکان لە پارێزگاکە بۆ هەمان پارێزگای و هەولێر و سلێمانیش ڕاستە
یاخود هەر لەمەدا هەڵبجە قوربانی زیاتر هات. نا ئێمە تۆ ئەگەر باسی هەولێر و سلێمانی بکەی ئەمانە مێژوویەکی کۆنیان هەیە پارێزگار ڕەنگە لە سەردەمانێکا وەکو هەڵبجە بوو بن بەڵام لە نتیجەی سەرفکردنی پارەیەکی زۆر و وەبەرهێنان و دروستکردنی ئەعمار و بینا و ئەمانە لە شارەکانە فەرقی هەبێت لەگەڵ هەڵبجەیە. هەڵبجە هەم ناوچەیەکی حدودیە ڕەنگە وەکو پێویست ئیشوکاری تیانە بێ. ئێمە یەکێک لەو کێشانە کە ئێستا هەمانە نەبوونی ئیشوکارە بۆ خەڵک لەو دەیان و سەدان گەنجەیە بارەکەن یا ماڵەکان بارەکەن بۆ سلێمانی لە بەرەوەی ئیشیانێ ژیانیانێ لەو شارەیە. بەڵام ئەگەر بێت و ئێمە ئێستا مەرزێکی وەکو سازان هەیە ئەو مەرزە بکرێتەوە بەڕەسمی و ڕێکارەکانی تەواو بێ و جێبەجێ بکرێت ببێتە سەرچاوێکی ژیانی هەزاران خەڵک و خەڵکی لە شوێنەکانی کە وەڕوو لە هەڵبجە بکەن لەوێ بژین لە پێناوی ئەو ئیشوکاری کە لەوێ هەیە. ینی ئەمانە کۆمەڵی هۆکارن بەڵام قەت هەڵبجە بەراورد ناکرێت بەرامبەر بە سلێمانی بەرامبەر بە هەولێر لە بەرەوەی مێژووی بە پارێزگابوونیان زۆر دەمێکە هەیە و خزمەتگوزاری باشی تیاکراوە. ڕەنگە هەڵبجە بە ڕۆبعێکی ئەم دوو شارە خزمەتگوزاری بۆ نەکرابێ. باشە کەواتە هەموو قسانە ناکاتە ئەوەشی کە بۆ نمونە ئەوەی کە لە ئێستا لە هەڵبجە کراوە یعنی ئەوە پێی ڕازی بن. نا ئێمە من وەکو پێم وتی ئێمە ناڵین ئیش نەکراوە چونکە بە پەرداخەکە بەتاڵی نەبینین نیوەی پڕە بەڵام لە چاو قوربانیدانی هەڵبجان نیە. پێویستە هەڵبجە زیاتری بۆ بکرێت پێویستە هەڵبجە زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە. یعنی تۆ بێنە بەرچاوی خۆشارێک بۆ شێوەی وێران بوو بێت تەخت بوو بێ کە زیاتر لە 100 ساڵ بێ قەزا بێ ئێستا دروست کرێتەوە پێویستی بە زیاتر هاوکاریە پێویستی بە قسانامی قسەی منطقی و ینی واقعی حاڵی هەڵبجە و هەموو لایەنێم قسانی پێ قبولی بەڵام کێشەکە ئەوەیە ڕەنگە لە سەردەمانێکا کە قەزایش بووە کە پارە هەبووە کە باری دارایی حکوومەت باش بوو کە هەڵبجە لانی کەم وەکو قەزایك مامەڵی لەگەڵا کراوە بەڵام هەردۆخی لە ئێستا باشتر بوو نەخراپتر. ینی ئەمە کێشەکەی دەتوانین بڵێن ئەوەی کە لەو سەردەما وەکو خۆی نەتوانراوە خزمەتی هەڵبجە بکرێ بۆیە یەکجار ینی کێشەکان ئەوەنە گەورە قەبە بوون لە ئێستادا. ئەزانی چۆنە ئێمە هەڵبجە لە دوایەوە یەکاوەدان بۆتەوە ئەوە ڕاستیە لە 2014 بۆتە پارێزگار لە 2015 شەڕی داعش دروست بووە نەخۆشی کۆرۆنا هاتووە ئەمانش کۆمەڵی هۆکارن من ئەمە بەرگریکردن نییە لە حکومت بەڵام هۆکارن بۆ ئەوی یاینوالی هاتو حکومت موچەی ئەوە ئەم ساڵ موچەی مۆزەفی نەختە ڕێکوپێک درابێ ئەگەرا موچەشی وەکو ڕێکوپێک نەداوە چه جای بێت ئاوەدانی لە شوێنێکا بکار ڕەنگە ئەوانە هەندێ ڕێگر بوو بن بەڵام هەڵبجە کە قەزا بووە بودجەی لە سلێمانیەوە بۆ تەرخان کراوە هەندە بودجەی کە هاتووەتە سلێمانی بەشی هەڵبجە لێدراوە ڕەنگە زیاتر بەشی پێدرابێ بەڵام ئێستا ئەبێ لە هەولێرەوە بودجەی بۆ دابین بکەن و وەکو پێی جارێ باشە شتەوەکراوە بەڵام زۆرنا پشکی هەڵبجە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی هەرێم لە ئێستادا لە سەدا چەندە ئەوەی کە وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم لەم دوایەوە دیاری کردووە لەم دوایەوە شتێک دیاری کرا کە 4 ملیار و شتێک بوو بۆ هەڵبجە دانراوە سلێمانی 25 ملیار بوو هەولێر بە هەمان شێوە دهۆک 15 نسبەیەکی نسبەتێکم بۆ دیاریکرا بوو ئەوەی هەڵبجە 4 بوو بەڕاستی کەمەوەی هەڵبجە ئەوە زیاتر بووایە بە حکمی ئەو ڕەنگە تۆ وەک پێشتر پێم وتی باشە ماڵێکی ئاوەدان پارەی کەمتری پێویستە بۆ کەلوپەل ماڵێکی وێران پارەی زیاتریەوێ ئێمە ماڵی وێرانەکەین لە هەڵبجە کاپشاهین وەسانە بووینەتەوە تەعاملکردنی حکوومەتی هەرێم لە دانانی بودجەی پارێزگاکان لەسەر چی بنەمایەکە بۆ نمونە ئەوەی کە تابەتە بە هەڵبجە لەسەر بنەمای دانیشتوانە یاخود لەسەر چییە؟ پێم وا بێت کە پارێزگاری هەڵبجە کە پێشتر لە بەرنامەیەکە بەشدار بموتی نابێت حکوومەتی هەرێم لەسەر بنەمای دانیشتوان بۆ ئێمە بەڵێ بەڵێ بۆ ئێمە بۆ هەڵبجە ڕاستە خۆی حکوومەت دیارە هەموو یاسەکەدان دێ لەو شتان لەو حاڵتانەیە لەسەر بنەمای دانیشتوانە بەڵام تۆ وەکو پێم وتی ئەبێ ئیسtisنای هەڵبجە بکەن لە زۆر حاڵەت هەڵبجە زیاتری بۆ بکەن لەبەروی زیاتر خزمەتی بکەن ئێمە لەسەر بنەمای دانیشتوان بێ ئێمە عەدەدی دانیشتوانمان کە نزیکی 120 بۆ 130 هزار نفوس هەبین ئەمە لە چاو شوێنێکی وەکو سلێمانی وەکو هەندێک قەزایکە وەکو هەولێر و ئەمانە زۆر کەمین ئەبێ ڕەچاوی ئەو حاڵەتەی ئێمە بکەن ڕەچاوی ماڵوێرانی ئێمە بکەن ئاوارەبوونی هەڵبجە بکەن بە پێ لەسەر نەکەوتنی هەڵبجە کراوە لەم بابەتەدا بۆ هەڵبجە تایسەی شتێک نییە کە دیار بێ من پێی بزانم توانای دارایی حکوومەتە حکوم بە کەموو ڕێژەی بودجەکە بۆ هەڵبجە دەکات بۆ نمونە ینی حکومە ڕەنگە لە دەستیدا هەر ئەوەندە هەبێت بۆیە ینی بەڵام ئەتوانێ هاوکاریمان زیاتر بکە ڕەنگە بتوانێت شتێکە زیاتر بێ ئەمە نەمانوتووە لە سلێمانی و هەولێر زیاتر بێ بەڵام تومانە شتێکی زیاترمان بنێ لە ئاستی ئاوەدانی هەڵبجە بۆ نمونەی سا پارێزگای هەڵبجە بۆ ئەوەی بێ بە پارێزگایەکی لانی کەم کەسیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێ
پێویستیدان بە چەند میلیارد دینار ئێوە بۆ کاک شاهین بودجێ یعنی کە والله وەکو تەخمینی وەکو نزیکی من وەکو تەخمینی ئەوم ناتوان بڵم تەخمینی چەند پێویستمان بە چەندەیە بەڵام پێویستمان بەو ئەوەندە پارە هەیە بتوانین ئەو بینانی کە وەستاون بخێنەوە سەر کار و حکومت گرنگیان پێدا تەواویان بکات چونکە ئێستا ئێمە بینایەکمان هەیە لە خوارەوە بە تایبەتی ئێستا وەکو محافەزە لە بینایەکی هاوڵەتێکیان کە دروستی کردو بۆ بینای محافەزەمان نییە بەڵام بینایەکە لە خوارەوە کە داخلی شارەوی ئەوەی سەرۆکایەتی زانکۆ لەم دوای وتیان گوایە تەواویەکەین ئەو بۆتان پارێزگار بچێتە ئەوێ و جێگی چەند دایرێکی کەشی تابێت و بینایەکی گەورەیە بەڵام نزیکەی پێویستی بە 3 میلیارد دینارەکە تەواو بکرێت بەڵام تا ئێستا هیچی بۆ نەکراوە چەند جارێ داوامان کرد. باش تەشکیل نەبوونی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە پێم وابێ 50 کۆبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکان کرا بۆ تەشکیلی ئەنجومەنە کە بە پەرلەمانی ناوخۆیی هەر یەکێکی ئیداری ناو دەبرێت تا چەند ڕێگر بوو بۆی کە هەڵەبجە لەم دۆخێکی ئێستا تیداتی نەچتە قوناغێکی باشتر بۆ نمونە پێتان وایە ینی هۆکارەکە بەشێکی پەیوەندی بەم بابەتەوە هەیە کاک شاهین من بۆ مەسەلەی ئەنجومەنی محافظە دیارە هەر شوێنەکە بێتە پارێزگا بێ ئەنجومەنی محافظەی هەبێت ئەو ڕۆژە بڕیادا کە هەڵەبجە بێتە پارێزگار و محافظ و دووجێکەکان بۆ دیاری کرد و بۆ ئەنجومەنی محافظە دیاری بکرا کە 25 ئەندامیان هەیە ئەمەش بە حکمی ئەوەی کە ئەبێ لەسەر ڕێکەوتنی لایەنەکان بێت گۆڕان و یەکێتی و پارتی و یەگرت و کۆمەڵ هەموو لایەنە حیزبەکان کە لەوێ هەیە و اتفاقیشیان لەسەرەوە کرد کە جێبەجێ بکەن لە مەرحلەیەکە وەستا لە بەرەوەی نەگەشتە و نەتیجەی کە خۆیان هەیە بوو چونکە ئەنجومەنی محافظە دابەشەکەن بە پێ ئەندامانی ئەنجومەنی محافظە ئەبێ بەڕێبەرە گشتیەکانیشانە بە هەمان شێوە کە دیار نەگەشتن نەتیجە لەم 2 ساڵی ڕابردووە هەم چەند کۆبنەیەکی بەردەوامی کەیان کرد کە لەوە بڕیاریاندا و گەشتن ئەوە شەمولایەنەکانی بزیان کرد لە پڕێکا وەستاندیان هۆکاری وەستانەکەشی پەیوەندی بە حیزبەکان خۆیانەوە هەیە بۆچی ناگەن نەتیجە و ڕەنگە وەڵامەکە زیاتر لای ئەوان بێ وەکو پارێزگار وەکو جێگری پارێزگار لەسەرم بابەتە مکڕنین لانی کەم لە ڕێ حیزبەکانی خۆتانەوە ئێمە هەر کەس بۆ ئەوەی ئەم تەشکیلی ئەنجومەن لە ماوەیەکی کورتانی پێک بێنرێت ئێمە هەمومان ئێمەش ئەو برادەرانش تاکیدمان لە حیزبەکانی خۆمان کردوێتەوە تاکیدمان لەوە کردوێتەوە ئەنجومەنی پارێزگا بە جێبەجێ بکرێ و کۆتایی بێت و کەسەکان دیار بن و دەست بەکار بن هەروە بەڵێنێن و بەڵام تا ئێستا شتێک نییە خۆی ڕەنگە هاوڵاتیش حەقی خۆی دیێم پرسیارە بکە کاک شاهین بۆ نمونە تەواوی گوتاری سیاسی حیزبەکان لە هەڵەبجە ئەوەیە کە دەبێت هەڵەبجە خزمەتێکی باشتر بکرێت دەبێت ببرێتە قۆناغێکی پێشکەوتوی شارستانی بەڵام دەبینی خۆیان لەسەر ئەن تەشکیلی ئەنجومەنێک ڕێک ناکەون ینی ئەم دووفاقی خراپ نییە هەمومان واڵین هەمومان واڵین ئەڵێن با هەڵەبجە بکرێت سونبلێک هەڵەبجە بکرێتە شوێنێکی ئاوەدان هەڵەبجە بکرێتە ئەوەی کە ئەنجومەنی محافظەی هەبێ هەڵەبجە ئەوە بکرێتە شوێنێک ئێستا کە پێی ئەڵێن پایتەختی ئاشتی بێ بۆ هەموو کەسەکان بەڵام کەیتە سەر بە عملی بوونی لی بێدەنگت نازانم بۆ گرنگترین ئەو پرۆژانێکی ئێستا لە هەڵەبجە لە قۆناغی جێبەجێکردندان یان لایەنی کەم دەتانەوێت لە بەرنامەی کاری خۆتان ئیشی لەسەر بکەن بەتایبەتی پرۆژەکانی وەبەرهێنان ئەوەی کە من لە دەستەی وەبەرهێنانی گشتی هەرێم وەرم گرتووە نزیکەی 25 پرۆژە لەو ناوچەیە جێبەجێ ئەکرێت گرنگترین پرۆژەکان چی ئەگەر بە ئەلف و باوجیم پێم بڵێ کاک شاهین ئێمە ئەو عەلوەکەی هەڵەبجەیەکێک لەو پرۆژانەکە ئیشی لێکرێت مەڵێ بینا و شانە هەموویەکە ئیشان لێکرێت ترشێکی وان نازانەوەی باشە ئەوەی تایبەتە بە ناوچی پیشەسازی هەڵەبجە ماوەی کێشەی دابینکردنی زەویتانە بوو ئەو کێشەی شەرماوە باش تازەترین پلان چییە بۆ باشترین دۆخی خزمەتگوزاری گشتیەکان بەدەل لە حکومەتی عێراق و حکومەتی هەرێم ئێوە ڕۆژانە بوونە کە دەچنە پارێزگای هەڵەبجە دەتانێت چۆن خزمەتی ئەم شارە بکەن یعنی هیچ بەرنامە ڕوئیەکی تازە هەیە بۆ بابەتە بەتەکید ئێمە کۆمەڵی پرۆژەمان هەیە کە ئەمانوی حکومەتی هەرێم بۆمان جێبەجێ بکات دیارە وکوتم بە پارەمە جێبەجێکە کۆمەڵی پرۆژەی تەواو نەکراو هەیە کە ئێمە هەوڵەدەین ئەو پرۆژانشمان بۆ تەواو بکەین بەڵام سەرەتا ئەمانێ ئەو پرۆژانەمان بۆ تەواو بکەن اینجا پرۆژەی گەورەتر هەندێک کۆمپانیا و منەزەماتوانە هاتوون بۆ نمونە لەم ماوەی پێشوە لە ڕێگەی کاکەمەل مسلیم و ڕێکخراوە هاتبووتی و بەرهێنانەکەم لە کوردستانە و بۆ هەڵەبجەشتێکی تایبەتەکەم دوو پرۆژەمان نایە کە یەکێک لەوانە هۆڵێکی گەورەمان بۆ دروست بکەن دووەمیش حوشی پاشامان بۆ ئاوادان بکەنەوە و بڵێن تعمیری بکەنەوە لەسەر شێوازە کۆنەکەی خۆی وعدیاندا و بەڵام تایسە جوابیانە ئێمە کێشەکەمان لەوایە خەڵکی ئاڵێ پرۆژەتان بۆ وەکەین بەڵام کە ئێمە دەرخستە شتەکانیانێنی و دوایە ڕۆن و بێدەنگە بن
حکوومەتی عێراق هیچ پرۆژەیەک لە هەڵەبجە بەم نزیکانە ئەنجام دەدات وەکو هیچ چێکی ئەوتۆ نییە ئەوەی من ئاگام لێ بێ بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوە پردەکەی توقوت هەیە ئەوە بکرێ وەجاتێکاش قیر بکرێ ئەوە تەندەروشتی هەمووشی تەواو بوو و دراوە بە کۆمپانیاوی ترە بە ئیشی لێ بکرێ ئەوەی پردەکەی سازانی شەیە و ئەو مەرجە بکرێتەوە ئەو دوو پرۆژەی استراتیژین بۆ ناوچەکە زۆر باسی ئەو دوو پرۆژەیە دەکرێت بە تایبەتی پردی تووەقوت کە ڕێگەی بەستنەوەی هەڵەبجەیە و ڕزگارکردنی هەڵەبجێ لە ڕووی جگرافیۆ لە گۆشەگیری کە تێدایە بۆچی گرنگە ئەم پردە ینی کەم دەتوانین بڵێن لە ڕووی ئابووری و سود و قازانجێکی وای دەبێت بۆ دانیشتوانی ئەم شارە بەتاکید ئەیبێ ئێمە کە ئێستا ئەڕۆینە ناوچەی دەربەنی خان ئەبێ بڕۆینە سیسایق و لە سیسایق و بڕۆینە زەڕیان و لە زەڕابران بەڵام ئەو پردەی تووەقوت ڕێکە بۆ ئێمە نزیکە کاتەوە بۆ ئەو منتیقەشی نزیکاتەوە کە ئێستا ناوچەی بەمەوە ئەمانە هەندێک لە گوندەکان هاتوونەتەوە ناحی بەمە هاتوۆتە سەر هەڵەبجە ئێستا کەیەن بۆ لای ئێمە لە ڕووی ئیداریوانە و ڕەنگە دوور بێ بەڵام ئەو پردانە ئەو پردە بکرێ نزیکترە بێتەوە بۆ ئێمە باشە کۆمێتێکی زۆر هاتوو لەسەر بابەتی سەردانەکەی کازمی بۆ هەڵەبجە کە کۆمەڵێک یاداشتێک درا بە سەرۆک وەزیرانی عێراق و بڕیاریدا کە داواکارەکانی هەڵەبجە دەخاتە پێش هەموو پارێزەکانی دیکە هیچ خاڵێک لەو خاڵانێکی ئەو داتان بە کازمی هیچی جێبەجێ کرا کاک شاهین وەکو ئاگاداربی من بەڕاستی پێت بڵم چکم منەوە کاتی کازمی هاتوۆتە هەڵەبجە ئاگام لەوێ نەبووم منەو کاتە و معلوماتیشم نییە لەسەرەوە باشە پێت وایە لە داهاتوودا حکوومەتی عێراق نیەت و مەبەستی بەرامبەر بە هەڵەبجە دەگۆڕێت خزمەت گوزاری زیاتر دەکات و ئەوەی کە لایانی کەم لە نەم سەردانی دوایی کە هاتووە بۆ هەڵەبجە ڕازگۆ دەبێت لەگەڵ بەڵێنەکانی و پێشووتر دەرناچێت ینی ئەوەتان لێ خوێندەوە ئێمە ئەگەر من وەکو پێم وتی ئەم لژنەیە کە هاتبوو لژنەیەکی گەورە بوون هاتبوون لە وەزارەتی تەختیتەوە هاتبوو مدیر عامی تەختیتی کەرکووکی تیابوو مووسڵی تیابوو تکری تیابوو کۆمەڵی مدیر عامی تەختی بوون لە وەزارەتەوە ئەمانە بەنێتی ئەوە بەنێتی سادقی هاتبوون لەگەڵ ئێمە بە ڕازگۆیی هاتبوون کە ئیش بۆ بوون بەم پارێزگاری هەڵەبجە بکەن دیارە نێتیان باش یانی نێتێکی ڕاستیان هەبوو دەتوانین بڵێن تشکیلی حکوومەتی عێراق و دۆخە سیاسی کە ئێستا عێراقی پێدا تێپەڕ دەبێت هۆکارێکە بۆ ئەوی کە پرۆژەکەی هەڵەبجەش جۆرەك لە سستی خی پێوە دیار بێت ئێمە تەمەناکەین نەکەوێتە ینی پێش دروستبوونی حکوومەتی عێراقی ئەو ڕەزامەندە هەبێ بۆ ئێمە چکگەر بکرێتە حکوومەتی ئایندە و ئەمە شتێک کرد دواکەوێت هیچ بەڵێنێکیاندا کە مدەیەکی زەمەنی هەبێ بۆ جێبەجێکردنی مدەی زەمەنیان نەیە بەڵام وتیان لە ماوەیەکی کورتا جێبەجێیەکەین من تهدیدی زەمەنیان نەکرد هیچ کاتنەوە لە بەرنامەکە دەمێت دوا سەرنج دوپیامی خۆ ئەگەر چڕکێتەوە لە دیارێک تا پێم بڵیت من زۆر سپاسانەکەم و هەر لێرەشەوە داوا لە سەرۆکی حکوومەت و کاک مەسعود بەرزانی جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبا دەکەم سەردانێکی هەڵەبجە بکەن چونکە هەڵەبجە ئەو شارەیە کە پێویستی بە ئاوردانەوەیە ئەو شارەیە پێویستی بە هاوکاری حکوومەت هەیە لە هەموو ڕوویەکەەوە بە تایبەتی لە ڕووی کارمەندان ئێمە کەمی مۆزەفینمان هەیە لە شارەکەیە ینی ئەم دەوایرانەی ئەمە کرێتەوە ئێمە وەک پێویست مۆزەفمانی ئەرکەکان جێبەجێ بکەن ئەگەر بکرێ حکوومەت لەو سەرداندەیە بتوان ئەو خێری کە بۆ شارەکانی کە هەیەە بۆ ئێمەش هەیەیان بێ بۆی بتوان کۆمەڵی خەڵکیشمان بۆ دابمەزرێنن ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانی هەڵەبجە کە هەموو جامیعە تەواوکەن و ئیشوکاریشیانە بتوانین ببنە فەرمانبەر و خزمەتی شارەکە بکەن. زۆر سپاس بۆ کاک شاهین حەمەڕەزا جێگری پارێزگاری هەڵەبجە بۆ کاروباری کارگەڕی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش و دەستخۆشیتان دەکەم. دووبارە بەخێر بێت. سپاس بەڕێز. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان.